ئەو هەڵمەتەی کە دەستگای مرۆیی مام دەستی پێ کردووە بە بەرنامەیەک جێبەجێ دەکرێت لە تەواوی هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە دابڕاوەکان بریتیە لە هەڵمەتی خۆپارێزی دژی ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە سەرەتای هەڵمەتەکە بە دوو ئاراستە دەستی پێکرد. هەڵمەتی یەکەم لە ڕێی بابەتی وشیاری لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە کۆمەڵێ با بڵێن ئەوەی کە پێوترێ بروشەر و بڵاوکراوە بوو. دواتر کە قایرانی ڤایرۆسی کۆرۆنا ینی هەنگاوی نابەرە و ئەمەی کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان و ناوچەکە تێیدا دەژین، دەستگای مرۆییمان بە پێویستی زانی کە هەماهەنگ و هاوکاری دام و دەستگاکانی حکوومەت بێ بە تایبەتیش ئەو دام و دەستگایانەی کە ڕاستەوخۆ احتیکاک و مامەڵەکردنیان لەگەڵ خەڵکی هەیە لە بابەتی تەندروستی، لە بابەتی با بڵێن هێزەکانی پۆلیس، ئاسایش و بانک و ئەو شوێنانەی تر. دەستگای مرۆیی مام لەم چوارچێوەیە لە چوارچێوەی هەڵمەتەکەیە کە لە هەڵەبجە دەستی پێ کردووە، لە پێنجوێن، لە گەرمیان ئیدارەی ڕاپەڕین و هەروەها لە شاری کەرکووک و ئەمڕۆژ بۆ شاری دەربەندی خان چووە. ئەوەیە هەڵ ئەسێ بە دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی ئەم قۆناغە کە بریتین لە ماسک و دەستکێش و کوحول و کۆمەڵی مادەی پاکەرەوە، چونکە هەوەکو هەممان ئەزانین بەپێی ڕێنمایە گشتیەکان یاخود ڕێنمایە جیهانەکان تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا ڤاکسینی نییە. خۆپارێزی باشترین چارەسەرە، بۆیە دەستگای مرۆیی مام لە ئێستاە هاوشان و ئاهەنگ لەگەڵ ئەو بەرنامانەی کە بەڕێوەبەرایەتی تەندروستی و با بڵێن وەزارەتی تەندروستیدا ئەنا هەماهەنگ و هاوکارە بێت. لەم چوارچێوەیە دەستگای مرۆیی مام توانوێتی بڕێکی زۆر لە هاوکاری بەم بەڕێوەبەرایەتیانەی کە ئاماژەم پێکرد بگەێنێ بە شاری کەرکووکشەوە کە ئەمە بۆ خۆی ینی لە زۆربەی شوێنەکان کە ئەچیتە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەر یەک لەو شارانە تەماشا ئەەکەی نەقسێکی زۆر لە مەوادی پاکەرەوە، لە دەستکێش، لە ماسک و تایبەتیش نەک بە تەنها بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی بەڵکو بۆ هێزەکانی ئاسایش و پۆلیس و ئەو فەرمانبەرانەی کە لە ئێستا لە دەوامدا بەردەوام لە ئەرکی فەرمیدان.